رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. خوای گەورە پێغەمبەرانێکی ناردووە 124,000 پێغەمبەر بۆ ئەوەی کە پێغەمبەرانێکی ئاگادارکەرەوە بن و ئینزارکەر بن، خەڵکی ئاگادارکەنەوە بڵێن خەڵکینە خوایەکتان هەیە و خالق و دروستکەری ئێوەیە بیپەرستن، خەڵکینە ژیانێکی کورتی دنیاتان هەیە و بەسەرتانە تێپەڕێ و هەلەو لە دەستی مەیەن، خەڵکینە ساڵ بە ساڵ تێ ئەپەڕێ ماڵە لەسەرت و ئەبێ حسابێ بۆ ئەم ڕۆژگارە بکەیت، خەڵکینە مردنێکتان لە پێشە حسابی بۆ بکەن و خۆتانی بۆ ئامادە بکەن، زیینبوونەوەیەکتان هەیە خەرمانی بۆ بخەن و زەخیری بۆ بنێرن و شتی بۆ حەواڵە بکەن. هەر کاتێ ئینسان بەم نەزرەیە بیری لە هاتنی پێغەمبەران نەکردەوە، یادی پێغەمبەران کە ئیساکێنە ئێمە لە یادی دوو پێغەمبەری مەزنین کە یادیان ناکەینە وەکو بۆنە وەکو مەولود، نا بەس بیرتانە خەینەوە پێغەمبەران بۆچی هاتوون، بۆیە تومانە لە یادی لە دایک بووندا هەتا وەکو عەرزی جەنابتانی کەین یادی لە دایک بوون یعنی چی؟ 124,000 پێغەمبەر بۆچی هاتۆتە سەر زەوی؟ دیارە کارێکی زۆر گەورەی پێیە خوای گەورە بەم ئیشە، دیارە ئینسان بۆ ئەوە دروست بووە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، ئینسان و جنۆکەم دروست نەکردووە ئیلا بۆی کە عیبادەتم بکەن، بۆی کە بمپەرستن، بۆیە پێغەمبەران هاتوون ئەم پەیامە بە خەڵکی بڵێن رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. بۆیە هەر کاتێ خوای گەورە پێغەمبەری نارد بۆ ئینسانەکان، پێغەمبەرەکان بە پەیامی ڕوون و ئاشکرا و بە موعجیزەوە هاتن، ئەو کاتێ ئینسان بەڵگەی بەدەستەوە نامێنێ خوای گەورە لەولا ئەرسەلتە ئیلەینا ڕەسوولا، ئای خوای گەورە ئەگە پێغەمبەرێکە بۆ ئەناردین ئێمە خۆمانەمانزانی چیمانە کرد، چۆن دوای پەیامەکەی تۆ ناکەوتین، چۆن دوای بەرنامەکەی تۆ ناکەوتین، چۆن ئاوا غافڵە بووین، چۆن ئاوا ئەهلی جەهەنەمە بووین. لەبەرەوە ئینسان هەر کاتێک لە قیامەتا زیین و بێتەوە خوای گەورە هەموو شوێنی ئێمەی دیاری کردووە لە باشت و لە جەهەنەمە، بەڵام ئەگەر خوای گەورە هەموومانی دروست کردایە و هەمووشمانی لە قیامەتا زیندوو کردایەتەوە بێ ئەوەی کە بەناو مەرحەلەی دنیایە تێپەڕین، بەس لە قیامەتا زیینی کردینایەتەوە وەرە هەستە پێ فڵان کەسی کوڕی فڵان کەس بەڵێ بۆ جەهەنەم، خوایە چیم کردووە؟ فڵان کەسی کوڕی فڵان کەس بۆ بەهەشت، خوایە هیچم نەکردووە، هیچم نەکردۆ شایستەی بەهەشت بم، منیش هیچم نەکردۆ شایستەی جەهەنەم بم. ئەی داوای چی ئەکەن؟ خوای گەورە داوا ئەکەین لە تۆ بمان خەرە سەر زەوی با چاکە بکەین، با عیبادەت بکەین، با بدناسین، پێغەمبەریشمان بۆ بنێرە هەتا وەکو خۆتمان پێ بناسێنی و ئەوەی کە لێمان مەطلوبە پێمان بڵێیت. خوای گەورەشە فەرمێ بەڵێ باش، با داوای ئێوە بێ، با قسەی ئێوە بێ، فەرموو بشنە سەر زەوی. قال اهبطوا منها جميعا فإما يأتينكم مني هدى فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى.